پێغەمبەری صلى الله عليه وسلم بحسان كري ثابتي فرمو لا يزال روح القدس يؤيد من نافحت عن الله ورسوله. فرميت جبريل بوخوي بردوام پشگیری ئەو کەسانە ئەکا کە بە دەم و زوبانیان دیفاع لە خوا و لە پێغەمبەر و لە دینی ئیسلامەکەن. تۆ بەدەم بیکە مەترسە جبریل دیفاع لێ، بەدەم بیکە مەترسە دیفاعکە لە دین، بە چات بیکە، بە پۆست بیکە، بڵاوکراوەیە بڵاوکەرەوە، بنووسە دیفاع بکە لە دینەکەت هەر چۆنێ بێ. جبریل پشتیوانی تۆیە، هاوکاری تەکە کەمە بۆ هەموو عالەم کۆ ببێتەوە دەرەقەتی یەک پەڕی باڵێکی جبریلیە نەهێت. قەومی لووتی بەچی بەناوبرد یەک شاباڵی کرد بە ژێریانە هەڵیگێڕانەوە. ئێتۆ ئەوە لە پشتێ بێ کێ دەرەقەتت دێ؟ کێ ئەوێرە بەرامبەرت بوەستێ؟ یان لێو بۆ بە گریندایزەر و باوەڕی پێ ناکەی ئەڵێی خەیاڵە ئەفلام کارتۆنیە. اینجا خۆ ئەگەر وابێ وەڵا خۆ مشریکێک و مولحیدێ زیاتر هیچی کەنێت وێبێ یەقینت هەبێ بەوەی کە تۆ مادام بەدەمت دیفاع لەم دینە ئەەکەی جبریل پشتیوانی دەبێ. خۆی پەروەردگار وای بە حەسان وت بۆیە حەسان هەتا مرد نەکوژرا نەشگیرا هیچیشی لێ بەسەر نەهات خۆی وەفاتی کرد لەبەرەوەی بەس بە شیعر دیفاعی لەم دینەیە کرد. باشە پاشان مەرحەلەی دوا ئەو ئەگەر بەدەمیش توانیت بەدەستە بەدەست مەهێڵە سوکایەتی بە ئیسلام و مسلمانان و خوا و پێغەمبەر بکرێ عەلەیهی سەڵاتو وەسەلام. بەدەست بڕۆ سەریخە پشتیوانی بە بەکردار بیسەلمێنە. ئەگەر مسلمانی ئەمە دڵت هەبوو ئەمە دەمت هەبوو بەکرداریش بیسەلمێنە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێداوە لە فەرمودەیەکە فمن جاهدهم بيده فهو مؤمن ومن جاهدهم بلسانه فهو مؤمن ومن جاهدهم بقلبه فهو مؤمن وليس وراء ذلك حبة خردل من الإيمان. ئەوەی بەرگری بکە لە مسلمانان و لە ئیسلام و لە دین بەدەمی بەدەستی ئەوە مسلمانە ئەوە ئیماندارە ئەوە بەرزترین پلەی ئیمانی هەیە. بۆیە جیهادیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لووتکەی ئیسلام فەرمێ دیڕوەت سینامیه فەرمێ لووتکە و چڵەپۆپەی ئیسلام. جا بۆیە لێرەش ئەوەی جیهاد ئەکا بە عەمەل ئەفەرمێ لە بەرزترین پلەی ئیمانە. ئەوەی بەدەم ئەیکا لە مەرحەلەی دواوە، ئەوەی بە دڵهەیەتی ئەوە لە مەرحەلەی خواری خوارەوەیە ضعیفترین لاوازترین ئیمانی هەیە. ئەوەی نییە فەرمێ فليس وراء ذلك حبة خردل من الإيمان. ئیتر یەک زەڕە ئیمان لە دوای ئەوە نەماوەتەوە کەسە بێ ئیمانە.